وا بڕیار بۆ ئەمڕۆ ئەنجومەنی باڵای نەوت و گاز و لیژنەی پیشەسازی وزەی پەرلەمانی کوردستان بۆ دانانی نرخی بنزین لە هەرێمی کوردستان کۆ ببنەوە، بەڵام لەسەر داواکاری حکوومەت و بەهۆی گەشتی سەرۆکی حکوومەت بۆ دەرەوەی وڵات ئەو کۆبوونەوەی ئەنجام نەدرا. بۆ ڕۆژی شەممە دواخرا پارلەمانتارێکیش دەڵێت لە ئێستادا ئەستەمە نرخی بنزین دابەزێ. دوێنێ شەو لە ڕێگەی بڕیاردەری لیژنەی سامانە سروشتیەکانەوە ئاگدار کران کە کۆبوونەوەکەی ئەوڕۆ دواخرا ڕەنگە لە ڕۆژی شەممە ئەنجام بدرێ. بەڕای من ئێستا زۆر زەحمەتە نرخی بنزین دابەزێ. لە کۆبوونەوەی ڕابردوو بڕیاردرا کۆبوونی بنزین نەمێنێت، بەڵام تا ئێستا نرخی بنزین وە خۆیەتی کە ئەوەش بۆ دابینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەگەڕێتەوە. ئەندامێکی پارلەمانیش دەڵێت لیژنەکەیان راپۆرتێکی ئامادە کردووە، بە گوێرە راپۆرتەکە نرخی بنزین هەرزان دەبێت و کاریگەری لەسەر حکوومەت نابێت. وەکو لیژنەکەی خۆمان ئامادەکاریەکمان کردووە، داڕشتنەوەیکی نوێمان کردووە، کۆمەڵێک تەقەشوفاتمان کردووە، کۆمەڵێک بەفی ڕۆدانمان دەرهێناوە. ئێستا یعنی پارەکەی حکوومەت کەم ناکە، هەر دەستێکەوێت نەکەم ناکە بە بڕێکی باشیش زیادەکە ساڵانە و توانیمانە نرخی بنزینیش بەو ڕێژەی کە ئێستا هەیە بە پێشنیارەکانی خۆمان بە ئەندازەیەکی باش کەمکەینەوە. بە گوێرەی زانیاریەکانی کورسات نیوز پارلەمان داوای کردووە لتری بنزین لە نێوان 600 بۆ 700 دینار بە هاوڵاتیان بفرۆشێت و تا ئێستاش حکوومەت پێداگیرە لەوەی کە نرخی بنزین وە خۆی بمێنێتەوە. لە ڕۆژی شەمەش هەریەک لە ئەنجومەنی باڵای نەوت و گاز و لیژنەی پیشەسازی وزەی پارلەمان راپۆرتەکانیان پێشکەش بە یەکتر دەکەن بۆ ڕێکەوتن لەسەر نرخی بنزین. بە کۆبوونەوەیەکی پەرلەمان و دوو قسەی وەزیری سامانە سروشتیەکان بنزین لە 500 کرا بە 1250 کەچی چەندین ڕۆژە حکوومەت و پارلەمان سەرقاڵ و کۆ دەبنەوە ناتوانن تەنیا 50 دینار لە نرخی بنزین کەم بکەنەوە نەوەک نرخەکەی وە خۆی لێ بکەنەوە. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.